خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ و بەخێربێن و بۆ بەرنامەکەی خۆتان بەرنامەی کورسا تەندروستی. ئەمڕۆ تەورێکی زۆر گرنگمان بۆ ئامادەکردوون کە دڵنیام خواستی زۆر بەتانە کە زانیاری لەسەر بزانن و زیاتر لەسەری شارەزا بن. چۆن یەلەن؟ چۆنی لیندا؟ سڵاتان لێبێ عزیزانم. تەبان ئەوڕۆ باسی تەورێکی گرنگەکەین ئەویش قەڵەویە. قەڵەوی ئەکرێ بڵێن دەردێکی کوشندەیە، ئەکرێ هۆکارێکی سەرەکی بێ بۆ زۆربەی نەخۆشیەکان. ئەوڕۆ بەداتا قسەتان لەگەڵاکەین کە چۆنە و چۆن نییە. ئەنجا ئەلەن خۆشەویستان ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەمڕۆ بڕگە و بابەتی زۆرمان ئامادە کردووە. جا سەرەتا ئەمانەوێ لەوە دەست پێکەین کە میوانێکمان لێرە ئامادەیە کە ئەم میوانە نمونەیەکی زۆر جوانی کۆڵنەدانە کە ئەتوانم بڵێم لە کێشێکی زۆرەوە توانوێتی بە ئیرادەیەکی زۆر بەرزەوە کێشی خۆی دابەزێنێت و لە هەمان کاتە وەرزشی لە جوانی بکات بە هەوێنێک بۆ جەستەی خۆی. ئێستاش زۆر بە خێراتنی کاک ئەرینەکەین بابێت بۆ ستۆدیۆ. کاکارین سڵاو لێوێ بەخێر بێ خۆشەویستی چۆنە زۆر بەخێر بێ دڵخۆشین کە ئەمڕۆ لەگەڵمانی فەرموودانیشە. بەخێر بیت بژێت ئەکرێ باسێکی ئەزمموی خۆتمان بۆ بکەیت سەبارەت بەو کێش دابەزانە زۆرت. جێ خەفەتیشە بەسقی نافاسەکەین. بۆچی خەفەتە؟ هەر زۆر جا کام کیلۆی کام ساڵی کام مانگەی زۆر بوو. چەندێک کاتی ویست؟ کاتەکەی کەم بوو بە هەمووی توانڵێم 6 مانگ و نیم نەگەیشتە 7 مانگ. باشە کاگەرین من حەزەکەم بۆ دەست پێ بکەم کە لە با بڵێن جیاوازی ئەو کاتە و ئێستا جیاوازی ئەو کاتی کە کێشی جەستە و زۆر بوو لەگەڵ ئێستا چ جیاوازیەکی دروست کردو هەم لە ڕووی تەندروستی و جەستەی و لە ڕووی دەرونی و تەنانەت لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشەوە. هەر دەنگیشم گۆڕا هەموو شتێکم گۆڕا لەگەڵیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بڕی لە ڕووی جلۆ بڵێ حتا لە ڕووی تەندروستیەوە بڵێ حتا تەندروستیەکە بەڕێ منەوانی کە کێشیان زۆرە چکە خۆشم بووم شتێکە حسابی بۆ ناکە. ئەنی ئەوە نییە بڵێ من کێشم نێ کێشەی هەیە قبولی کردو بە کورتەکە. ئەی کاگەرین ئەکرێ باسی ئەو ڕاهێنان و ئەو خۆراک ڕێخستنەمان بۆ بکەی لەو ماوەیە کە کردت؟ من بۆ دابەزانەکە کێشم تقریبان 120 کیلۆ ئەبوو دابەزیم تاوەکو 6 کیلۆ لە ماوەی 6 بۆ 7 مانگێکە. ناڵین ئەوە زۆر تەندروستە بەڵام بۆ من ئەوم کردو بە کورتەکەی. وەکو لای ڕاهێنانەکە هیچ ڕاهێنانێکم نەکردم بە هیچ شێوازێ تەنها پلانێکی خۆراشی بوو توان بڵێم زۆر ئاسانیش بوو. هەفتەی ئەوڵی تۆزە ناڕەحەتە بەڵام قورسەکەی ئەوەیە کە نەهێڵی وەزنەکە زیاکەیتەوە کەەوە کێشەی زۆربەی خەڵکە لێست. باشە کاگەرین وەک ئەوەی کە خۆت ئەزمونێ کردووە لەم کێشدا بەزانەیە ئایا تووشی هیچ گرفتێکی تەندروستی تری کردید ئایا هیچ کێشێکە بۆ دروست بوو چکاوە خۆ دەزانی زۆربەی و کەسانی کە کێشی جەستەیاندا بەزێنن هەندێجار دووچاری با بڵێن کۆمەڵی کێشەی تەندروستیە بنەوە کە ئەمە بەڕاستی خۆی لە خۆیان گیر و گرفتێکە جامێ بزانم هیچ شتێک لە تۆە وجودی هەبوو لەو لایەنەوە. من هەوڵمە هەرم بابەتی ڤایتەمین و منرال و کانزاکان بەجیاوەگرم بەتابەت فایبەر کە لە سەوزەواتیشە زۆرە هەموو تەندروستی ڕیخۆڵە ئۆرگانەکان هەموو چکە تاوەکو خواردنەکانمان کەمتر بێ مایکرۆنوتریەنتەکانیشمان کەمتر لەگەڵیا هەوڵمە ڕێگی سەپڵمنتەوە بێ لە خواردنەوە بشتێکەوە وەریگرم بەڵام بەحەقەت من گرنگترین شت کە بەلامە بوو لەو کاتەیە کالۆریەکانم تا توانیم کەم کردبوو. ئەتوان بڵێم تقریبان لە هەموو خواردنێک مەخوار بەڵام و کالۆریەکی هەمووی زۆر دەریکراوە بوو بە گرام هەموو شتەکانم پێوە ئەوەی کەم ناناسێت ینی 6 ساڵ 7 ساڵەوە ئاشم تقریبان بەردەوامی. ڕاست ئەی کاگەرین هیچ ینی پزیشک ڕاوێژت بە پزیشک کرد سەبارەت بە باسە یاخود هەر خۆت پلانت دانا کە ئەو ڤیتامینە ئەو ڤیتامینە بخۆی یاخود هەر خۆتە چویت پشکنینتە کرد و ڤیتامینەکان تۆرەگرت؟ من خۆم پشکنین مەکرد بۆ پێشە مشتم وەکو لایانی زانستێکی من خۆم زۆری لەسەر خوێنمەوە ئەتوان بڵم لە ئەوڵ دەقە تا ئێستا ئیشم بە ینی ئیرادە زۆر نەکردووە بە دەرەجێک لایەن زانستیەکەی بێ لە وڵات توانیم هەتا ئەکرێ زانیاری و زانستی خۆم قوڵکەمەوەتیا و اینجا سەر جەستی خۆم بەکاری بێرم واتە ئەم گۆڕانکاریە گەوری کە تۆ کردوتە سەرچاوەکەی ئەوە بۆ کە خۆت بە دوایە گەڕای. باشە کاگەرین یەکەم جار چی وای لێکردی کە بتێ ئەم گۆڕانکاریە لە جەستەی خۆتا بکەیت چونکە وەک ئەزانی کە خەڵکانێکی زۆر بەدەست قەڵەوی یاخود زۆری بارسایی جەستە و کێشی جەستەوە ئەناڵێنن چی وای کرد کە تۆ بتێ ئەم گۆڕانکاریە لە خۆتا دروستکەی؟ ئەگەر لێ قوڵ بیتەوە لە حدێکە ئەوەی کە لە سەر و نەوە سەکیلۆ لەم تێگا ناڕەحەتی لەڕووی جلەوە تەندروستیەوە ناڕەحەتیەکان چین؟ هەر بەسیترین شت لە ڕووی جلوشتەوە هەر باسی مەکە من بیرمە تەمەنم 16 ساڵ بۆ قیاسی جلی پیاوانی سێکس لارج مەکڕی شانەکەی بچووکە کردەوە سوتانە شانی کراسچوە چی دەرەچێ نازانم لە ڕووی جلەڕووی تەندروستیە بۆن من ناگە فەحسێکی خوێنم کردایە ئاتەن دەرزیەکە هەن لە لاوە یکە ناو دەمارەکە منە بۆیان ڕێک نیو چواتە ناوە اینجا لەوانەیە خوێنەکەی بدەبێنە لەو حاڵەتەیە
ئەی لە حدێکا بۆمان ئۆکی ئەگەر ئەوم ئیمال کردا لەوانەیە ئێستا کێشم نزیک 200 کیلۆ بووە ئەو کاتە لە بەرنامەیەوە دانانیشتین ڕاستە شتێکی ڕوویە ئەی کاگەرین باسی 16 ساڵی کرد ئەمێ بزانم ئایا ئەو کێش زۆریەی تۆ لە مناڵیەوە بوو ئایا وای لێ کردبووی کۆمەڵێک شت پێی بەم کەم خەوی یاخود پرخەپرخ بەرەبەر زیکرێتوان بڵێ من لانی جینات بڵێ هەمومان بە لانی جینەتیکەمان بوو حتا حەزیشەکەم باسیەوە کە مۆتافەرم و من هەموو لانی جینەتیکمانەوە بوو کە چاوریکی زۆر کۆکاتەوە لەشمان و من توانیم هەمووی لابم بۆ هەر کەسێ بێ توانی بیکا کێشە نیە بەڵێ من تقریبا لە 8 ساڵی و 9 ساڵی و بەرەبەر وەزنەکە زیاد کرد ئەنی گەیشتە 16 17 ساڵی 6 کیلۆ زیاتر بووم لەیەکێکا هاوتەمەنی خۆمێک کە بەڕاستی زۆر بوو دەرشم دایم گەر بوو چی چاوری خوێنە لە لەشما بەرز بوو شەکرم بەرز بوو دائیمەن هیچ شتێ نییە بڵێ تەندروستە بە حقیقت حتا لە پێستی خۆتە ناڕەحەتی متوام خۆمە بڵێن تەجروبەم کردووە چونکە بەڵام لە ئەخیرەکە بڵێ وای لات پرخەپرخمە هاوانی هەناسم زۆر بۆ تاواتی بۆ نایرا ئەو دروست بوو بەتایبەت لە ئەو دیونەوە کیلۆ باڵێم باشە کاگەرین باسی ئەو کردوتێ پێم وا بوتێ ئەو کاتە کێشم 120 کیلۆگرام بوو وایە 120 یان زیاتر 120 آخر ڕقمەکە بیرە ئێستا کێشە چەنە ئێستاش کێشم بەرزە 90 کیلۆی بەڵام پێگات بەڵام جیاوازیەکی گەورە بەڕاستی کە ئەوە خۆی لە خۆیان سەرکەوتنێکە بەڕاستی لە توێ و جێگەی دەستخۆشی و ئەکرێ بێتە نمونەیەکی زۆر جوان بۆ ئەو کەسانی تریش کە بارستاییان یاخود کێشیان زۆرە و ئیرادەیان نییە بۆی هیوادارم زۆر کەسی کەش چاو لە تۆ بکە لەو ڕۆ بەڵێ بتوانیم لە 120ەکە بێم تا 6 کیلۆکەش دوای دەستم کە بە ڕاهێنانەکە توان بڵێم باشترین شت کە بۆ خۆم کە ڕاهێنانەکە بوو گەڕم نەکردا لە سان و بۆ لە ساسە وەزنەکەم زیاد کردەوە بە دەرەجەیەک بوانێکی کێشیان زۆرە بەڕای من زیاتر گرنگی بە شکلی لەشت پێگاتی لەشت قیاساتی لەشت بۆ نمونەگەتەوە کەمەرە بچووکتر بێتەوە نەک تەنها کێشەکەم کە کێشەکرێ بە چۆری و ماسولکە و لە زانی حتا ئۆرگانەکانی شکم کە بەڵام هەتا چۆری بە باشتر لە حاڵەتە زۆر ئەی کاگەرین توانی پێمان بڵێ تاوەکو ئێستاش بەردەوامی لەسەرەوەی کە ڕێخستنی خۆراک و وەرزش و ئەو بابەتانە بێگومان بۆ ئەمانجی جیاوازتر بێگومان حتا من بۆ خەڵکی کەشێکم من خۆم ئۆنلاین و پرایڤێت کۆچینگ کردووە خەڵکم لا بووە لە ئافرەت هەم لە پیا و 5 تا 7 کیلۆشیان داگرتووە ئەی لە خۆم زیاتر و لە خۆم کەمتریش لە هەردوو ڕەگەزیش هیچ کەسێکم ناتوێتە بەردەست کە نەیتوانی بکەش داوەزێنێ قەناعەتم بۆ نیە بڵێ لایەنێکی جینێتیکی هەیە ئەکرێ بۆ جینێتیک بۆ تۆ یان بۆ تۆ کەمێک قورستر کەمێک ناڕەحەتتر بێ بۆ نمونە زیاتر دابەزی خاوتر دابەزی یا شتێکی وە بەڵام پێم وانی هیچ کەسێکە بێ کە ناتوانێت بێ شێوازی دابەزێ مەگەر خۆت بیان و بێنیتەوە حقت کاگەرین زۆر دڵخۆش بووی کە ئەمڕۆ لەگەڵمانەوەی بەڕاستی پیشاندانی نمونەیەکی جوانی وەکو تۆ کە نمونەی کۆڵنەدانە هیوادارم ئەو کەسانی کە لێرە و ئەمان بینن چاو لە تۆ بکەن و گرنگی زیاتر بە تەندروستی خۆیان بن زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانەوەی زۆر بەخێر بیت زۆر بەخێر بیت زۆر سپاس جا لیندا ئەمە بڕگەی یەکەم تاو ئێستا کاتی چییە؟ کاتی هەواڵە زۆر باشە خۆشەویستان کۆمەڵێک هەواڵی زۆر گرنگ و زۆر جوانمان بۆ ئامادەکردوون کە ئەتوانین بڵێن سوودێکی زۆری ئەبێ بۆتان جا لە هەواڵی یەکەمەوە دەست پێەکەین هەواڵی یەکەمان باز لە دەرمانی کێشدابەزاندنەکەین ڕاستە جا سەبارەت بە دەرمانی کێشدابەزاندن پاش تێپەڕبوونی تەنها 2 ساڵ بەسەر دوورکەوتنەوە لە دەرمانەکانی دابەزاندنی کێشدا دووبارە قەڵەوی و گرفتە تەندروستیەکانی پێشووتر سەر هەڵدەدەنەوە ئەمە دەرەنجامی نوێترین توێژینەوەی شیکاری زانکۆی ئۆکسفۆردە سەبارەت بە دەرمانەکانی کێشدابەزاندن لە چوارچێوەی لێکۆڵینەوەیەکی شیکاری نوێدا لە بەریتانیا توێژەرانی زانکۆی ئۆکسفۆرد بە دوواداچوونیان بۆ داتای 37 توێژینەوەی ئەنجامدراو کردووە بە مەبەستی تێگەشتن لە دۆسیەی ئەو نەخۆشانەی بەکارهێنەری دەرمان و دەرزی تایبەت بە کێشدابەزاندن بوون. دەرەنجامی لێکۆڵینەوەکە ئاشکرای کردووە لە پاش دوورکەوتنەوە لە دەرمانەکانی کێشدابەزاندن کەسەکە بە تێک ڕامانگانە کێشی جەستەی نزیکەی 9 کیلۆگرام زیاد دەکات بە جۆرێک کە زۆرینەی بەکارهێنەرانی دەرمانەکانی کێشدابەزاندن لە ماوەی ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ پاش دوورکەوتنەوە لە دەرمانەکان دووبارە بارستایی لەشیان دەگەڕێتەوە هەمان ئەو ئاستەی کە لە پێش دەستپێکردنی بەکارهێنانی دەرمانەکان هەیان بووە. هاوکات لە بەشێکی دیکەی لێکۆڵینەوەکەدا باس لەوە کراوە بەکارهێنەرانی ئەم چەشنە دەرمانانە باشتربوونی ئاستی بەرزەفشاری خوێن و کۆلسترۆلیان بە خۆیانەوە بینیوە بەڵام بە هەمان شێوە لەگەڵ دوورکەوتنەوە لە دەرمانەکان پاش چەند مانگێک دووبارە ئاستی کۆلسترۆل و فشاری خوێنیان گەڕاوەتەوە بارودۆخینە ئاسایی پێشووتر.
توێژەرانی زانکۆکە جەخت دەکەنەوە لەوەی پشتبەستن بە دەرمان بۆ کەمکردنەوەی کێش بە تەنها بەس نییە، بەڵکو پێویستە گۆڕانکاریی بەرفراوان لە بەرنامەی خۆراکی ڕۆژانە و ئەنجامدانی چالاکی جەستەییدا بکرێت. جا لیندا من پێم وایە کە بەڕاستی گرنگە ئینسان بێزگەلەوەی کە پەنا باتە بەر دەرمان و بەر ڕێگە خێراکان پێویستە کە گرنگی بە تەندروستی جەستە بدرێ لە ڕێگەی وەرزشکردن و لە ڕێگەی پارێزی خۆراک و لە ڕێگەی ئەو بابەتانی کە بۆ جەستەمان سوودی هەیە و دوورکەوتنەوە لەو بابەتانی کە زیانی تەندروستیمان پێ جاءلن هەستەکەم ینی پارێزکردن و خۆپارێزی و وەرزشکردن زنجیرەیەکە کە قەت کۆتایی نایە چکە هەر کاتێک وازت لێ هێنا دووبارە یەیتەوە سەر قەڵەویەکەی جاران تەندروستەکەی جاران بۆی هیوادارم بەردەوام بن لەسەرەوەی کە وەرزش بکەن خواردنی باش بخۆن جارجارتەیەکە خواردنی خراپە خۆین خۆشمان وایە بەڵامی تر ئەها کۆنتترۆلی بکەن اینجا سەبارەت بە خواردنەوە گازیەکان بەتایبەت خواردنەوەی دایەت لەوانەیە هەنێ جار ئەلند بڵێن با خواردنەوەیەکی دایەت بخۆین باشترە لەوەی کە خواردنەوەیەکتی بخۆین بەڵام ئەویش هەر زیانی خۆی هەیە کەوایە ئێمە ناکرێت بڵین با من ڕۆژی 4-5 خواردنەوەی دایەت بخۆم لەبەرەوەی دایەتە زیانی نییە اینجا هەواڵێکمان سەبارەت بەو بابەتە بۆ ئامادە کردوون خواردنەوە گازیە دایەتەکان لە ماوەی دووگیانیدا مەترسێکی گەورە لەسەر داهاتووی کۆرپەلە دەهێنە ئاراوە. جالیندا ئەم توێژینەوەی زانکۆی مێڵبۆرنە لە ئوسترالیا. توێژینەوەکە با بڵێن ئاشکرای دەکات پشتبەستنی بەردەوام بە خواردنەوە گازیە دایەتەکان لە ماوەی دووژانیدا مەترسی توشبوونی کۆرپەلە بە قەڵەوی لە ماوەی داهاتووی ژیانیدا زیاد دەکات. توێژینەوەکە بە بەشداری 1000 خانمی دووگیان ئەنجام دراوە و لە دەستپێکی دووگیانیەوە تاوەکو تەمەنی 2 ساڵی چاودێری تەندروستی کۆرپەلە کراوە. ئەنجامی توێژینەوەکە دەریخستووە ئەو منداڵانەی دایکیان لە کاتی دووجانیدا خواردنەوە گازیە دایەتەکانی بە ڕێژەیەکی زۆر خواردووەتەوە چەوری جەستەیان زیاتر بووە و بە ئەندازەیەکی زۆر تووشی قەڵەوی بوون. توێژەرانی زانکۆکە جەخت دەکەنەوە لەوەی پێویستە خانمانی دووجیان لە سەرجەم جۆرە جیاوازەکانی خواردنەوە گازیەکان دوور بکەونەوە و تەنانەت خواردنەوە گازیە دایەتەکانیش. جا لیندا ئەوە بەڕاستی هەواڵێکی زۆر گرنگە بۆ ئەو خانمانی کە دووجانن چونکە بەڕاستی تەندروستی کۆرپەلە زۆر گرنگە. جا لە کاتێکا کە ئەگەر بێت و بڵێن لە ماوەی سکپڕیەکەدا دایکی سکپڕ هەندێک خواردن بخوات یا هەندێک خواردنەوە هەندێک دەرمان بەکاربێنێت ئەگەرێکی زۆری هەیە کە زیانێک بە تەندروستی کۆرپەلەکە بگەێنێت کە بە درێژایی ماوەی ژیانی بمێنێتەوە بۆیە خواردنەوە گازیە دایەتەکانی ژێشەکە لەو بابەتانی کە بڵێن ئەگەر نەخورێ باشترێت. ڕاستە ئەنجا ئەلند بینی لەگەڵ خەوە چۆنە؟ وەڵی لیندا من کێشەی خەوەکەم ئەوەیە کاتی خەوەکەم خراپە. جاوە سوودی لێ نبینی لە خەوەکە وەکو خۆتە زانی گرنگە کە زۆر بخەوین بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە کاتی خەوەکەمان گونجاو بێت. ڕاستە ئەنجا خەو پەیوەندی هەیە بە هەموو لایەنێکی تەندروستیمانەوە دەرونی جەستەی هەتا تااقەت و نەشاتمان بۆ ئەوەی ئیشێک بکەین ئەنجا کەم خەوی هەتا پەیوەندی هەیە بە قەڵەویشەوە جا سەبارەت بەو بابەتە هەواڵێکمان بۆ ئامادە کردوون ئەڵێت کەم خەوی ئەگەری قەڵەوی زیاد دەکات. توێژینەوەیکی نوێی زانکۆی کاگلیاری لە ئیتالیا ئاشکرای دەکات پەیوەندیکی ڕاستەوخۆ لە نێوان کەمخەوی و قەڵەویدا هەیە بە جۆرێک کەمخەوی بەردەوام هۆکارە بۆ زیادبوونی ئاستی هۆرمۆنی برسێتی لە جەسەدا و ئەمەش بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی زۆرخۆری و کەڵەکەبوونی چەوری لە جەسەدا و دوجاریش توشبوون بە قەڵەوی. هاوکات توێژینەوەکە باس لەوەش دەکات کەمخەوی مەترسی توشبوون بە خەمۆکی زیاد دەکات ئەمەش هۆکارە بۆ کەمبوونەوەی ئاستی چالاکی جەستەیی و دووبارە مەترسی سەرهەڵدانی قەڵەوی بە شێوەیەکی ناڕاستەخۆ زیاد دەکات. بە ژێرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئێستادا نزیکەی 1 ملیار کەس لە جیهاندا بەدەست قەڵەویەوە دەناڵێنن. سەوچیە لەسەرم ئامارە. وەڵی ئامارەکە دڵخۆشکەر نییە بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە هەموو شتێک ئەتوانێت خۆمان کۆنتترۆلی بکەین خەوە خۆراکە هەر بابەتێکە شتێکە ئاڵودەی بووی ئەتوانی کۆنتترۆلی بکەی وردە وازی لێ بهێنیت ئەلت دەست خۆش لیندا جا خۆشەویستان وچانێکی کورت وەرەگرین و پاش وچانەکە گەڕین وڵاتان بە کۆمەڵێک بابەت و بڕگەینەوە. ئازیزانم هاتینەوە لاتان بەردەوام بین لەسەر تەورەکەمان کە تەورەکەمان باسی قەڵەویە بۆ ئەو مەبەستە میوانداری دکتۆر کارزان سیروان پسپۆری نەشتەرگەری هەرس و قەڵەویمان کردووە. دکتۆر گیان بەخێر بێت ئەمەوێ ڕێک لەوە دەست پێ بکەم قەڵەوی چییە؟ زۆر سپاس زینداخان حەزێتان کێشە قەڵەوی بە پێناسەی تازە
قەڵەوی نەخۆشیە قەڵەوی وەکوی کە بزانین چێم کەس زانانی کە قەڵەوی چێ ینی هەمووی کێمە مناڵ بووین لە گەڕێکمانە لە خزمکە سوکارمانە لە برادەرەکانمانە یەکێکە بووە قەڵەو بوو ینی زانیمانە کە ئەوە قەڵەوە بەڵام بێگومان و کوڕەژێسە نەبووە ینی من بیرمێ لە مەکتەب بووم لە ابتدایی ساڵی 80کان تەسەوەر ناکەم لە هەموو مەکتەبەکە یەک دوو مناڵی قەڵەوی تا دکتۆرەوە گەڕینتەوە بۆچی؟ ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی تا ئەم دقەیە علمێکی مەیزانین ئەو علمەیەمە کە سەرچاوەکەی و علمەیە کە لە وڵاتە غەربیەکان و لە هەنێ لە هەموو عالەمە کە بەحسە کرێ و کە بڵاوە کرێتەوانێ هەتاوەکو ئێستا پێ ئەوترێت نەخۆشیێکی فرەهۆکار ئەجا کە ئەڵێ نەخۆشیێکی فرەهۆکار یعنی سەبەبەکەی دۆزراوەتەوە باشە دکتۆر هەموو نەخۆشیێک سەبەبێکەیە ناکرێت نەخۆشیەک فرەهۆکار بێ کە نەخۆشیێک گەڵێ فرەهۆکارە یعنی ئەوە یارمەتی ئەیە بۆ جیلی تازە بۆ جەنابتان کە ڕۆژگە شەڵا پێگەیشتن مناڵەکانمان جیلی تازە کە پێگەیشت مەجای هەیە بیدۆزێتەوە بزانێ ئەم نەخۆشە بۆ قەڵەوە ینی معقول نییە من لە ساڵی 80کانە من لە تەلەڤیزیایی بووم مناڵێکمان نەبوو قەڵەو بێ ئێستا کە ئەچی بۆ مەکتەبەکان لەوانەیە ڕێژێکی زای قەڵەو بێ ئەنجا ئێستا لە مناڵیەوە قەڵەوە ئێتە هەرە مناڵە قەڵەوەیە کە بێ بە گەنجێکی قەڵەوە بێ بە مامناوەندێکی قەڵەو بێ پیرێکی قەڵەو ینی ئەگەر فرای خۆی نەکەوێت لە مەرحەلەکانە ئەو بازنە داخراوی قەڵەویە نەشکێنێ هەر بەردەوامە بێ قەڵەوەکەشە بەرەزیابوونەوە باشە دکتۆر هەموو قەڵەویەک مەترسیدارە ئێستا ئەمە ئەکرێ بڵین کەسمان هەبێ قەڵەو بێ و قەڵەویەکەی کێشەی تەندروستی بۆ دروست نەکرێت ئەگەر قەڵەویەکەت هێنایە ئەوەی کە پێی بڵێ نەخۆشی قەڵەوی بەڵێ مەترسیدارە قەڵەوی خۆی بە پێ ناسا قەڵەوی بریتێ لە زیابوونی چۆری لە لەشی ئینسانە زیابوونی چۆری یعنی ئێمە بێ هەمومان چۆریمان نەبێ ینی هیچ کەس بێت چۆری ناژی ئەگەر یەکێک چۆری لە لەشیان نەبێ ناژی نییە و وجودی نییە بوونی نییە ینی کەمترین کەس کە چۆری لە لەشیا هەبێت لەوانێ 6 لە سەتی بێ 7 لە سەتی بێ ئەوەنە لە سەتی لەشی چۆری بێت توانێ ژانی خۆی بژی بێگومان ئەگەر ئەم ڕێژەیە زیاتریش کابکا لە 20 لە 25 زیاتر زیابکە ئەوەش هەر نابێ ینی بۆ هەموو شتێک لە لەشی ئینسانە لە تەبیعەتیشا خۆی وایە لایەنەکەمەکەی خراپە و لایەنە زۆرەکەی خراپە ئەو بۆ چۆریش ڕاستە ئەگەر یەکێک چۆری لە لەشیان نەبێ خراپە ئەگەر یەکێک چۆری زۆر بێ لەشیا خراپە ئەو چیا بۆ زۆربوونی چۆریە لە لەشە کە کۆ بێتەوە پێوە تێ نەخۆشی قەڵەوی یعنی ئەگەر نەخۆشیێک ئەگەر مرۆڤێک ڕێژەی چۆرێکی گەیشتە ئەوەی کە بگاتە نەخۆشی قەڵەوی بەڵێ مەترسیدارە دکتۆر ئەی چ کاتێک پێویست دەکات بۆ کەسێکی قەڵەو پەنا ببرێتە بەر نەشتەرگەری بڕینی گەدا نەشتەرگەری ئێمە بۆ حکومێکە خۆمان ئیشەکەمان نەشتەرگەریە جەڕاحین ئەمراتەکەین بۆ خەڵک حەلەکەی ئێمە ئاخیر حەلا ینی بەڕاستی ئەبێت هاوڵاتیان نەگەنە ئەوەی کە پیان بووتێ قەڵەو چونکە لە دنیای هەموو شتێ لە بچووکۆ زیاکە هەموو شتێ لە خانەیەکەوە زیاکە هیچ شتێ بە گەوری دروست نابێ ینی هەموو نەخۆشەکان کێنەوە دکتۆرجان ئێمە 5 ساڵ پێش ئێستا 70 کیلۆ بووین ئێستا 80 5 ساڵ پێش ئێستا 80 کیلۆ بووین ئێستا 100 طبعا هەروایە ینی کەس بە 120 کیلۆی لەدایک نابێ کەس بە 150 کیلۆی لەدایک نابێ هەمووی بە بچووکی لەدایک بوون هەمووی خانەیە یەک خانە بووە لەدایک و باوکو بوو بە خانەیەک و دروست بووە و ئیتر لەدایک بووە و دوایەوە گەورە بووە ئەنی نەخۆشەکان لە بیدایەتەوە هەموو نەخۆشە مەرحەلەی چیە 50 کیلۆ بوو بێ هەموو کەسێک مەرحەلەیەکەیە لە ژیانێکە 6 کیلۆ بوو بێ ئەم نەخۆشەکە گەشتی کە وەزنی گەشتە 7 ئەبێ ئاگادار بێ گەشتە 80 گەشتە 90 گەشتە 100 110 120 ینی من نەخۆشیە بۆ لام 170 کیلۆیە 180 کیلۆیە ئێ باش ئەی بۆ لە 150 یان نەهاتی بۆ لە 140 نەهاتی بۆ لە 130 نەهاتی ینی خۆ هەر بێگومان چەند ساڵێ پێش 130 کیلۆ بڵێ تێپەڕانەوە ینی مهمترین شتەوەیە کە هاوڵاتیان پێشوی بگەنە ئەو وەزنە زۆرە ینی ئاگیان لە خۆیان بێ نەگەنە ئەوە ئیتر ڕێجی مەکە ڕاضە ئەکا ژیانی لایفستایلی چاکە نەگاتە ئەو باشترین حەلە ینی ئێمە دامە بە هاوڵاتیان ئەڵین تکایە نەگەنە ئەوەی کە بگاتە ئەوەی کە نەخۆشی قەڵەوی بگاتە قەڵەوی بەڵام ئێستا خۆم جۆم لە خەبەرێکی خۆتان بوو 1 ملیار کەس لە دنیای قەڵەوە نیە باشانی ئەم 1 ملیار کەسە نازانێت کە ئەم قەڵەوی خراپە ئەزانن ئەی بۆ قەڵەون ئەوە مۆزوعەکەیە دکتۆر هەتا 141 دانیشتوانی عێراق قەڵەون سەدا چلویەک زۆر زۆر دانیشتوانی عێراقی شکە لەو وڵاتانی کە قەڵەوەکی زۆر بەرزیا بوون ڕوا جاران وڵاتی ئەمریکا زۆر قەڵەو بوو لەگەڵ وڵاتی خلیجیەکان زۆر قەڵەو بوو عێراق حساری لەسەر ویج نەبوو یعنی کە تۆ نان نەبێ قەڵەو نابی تاکە سەرچاوە بۆ قەڵەوی نانە خواردنە کە تۆ خواردن نەبێ کەس قەڵەو نابێ
ینی بەسکە خواردن هەبوو جا مشکلەکەوەی لە وڵاتە فەقیرەکانە دەوڵەمەندەکان قەڵەون لەو بەعام لە وڵاتە دەوڵەمەندەکانە فەقیرەکان قەڵەون بەڵێ بە پێناسە خۆی وایە یعنی نەخۆشی خەڵکی دەوڵەمەندە لە وڵاتی فەقیرە نەخۆشی خەڵکی فەقیرە لە وڵاتی دەوڵەمەندە بەڵام ئێمە بۆ کوردستان و بۆ عێراق لەبێ نەکەین ینی خەڵکمان هەیە قەڵەوە دەوڵەمەندە خەڵکمان هەیە فەقیرە هەر قەڵەوە ئەمە کە ئەڵین فەقیر و دەوڵەمەند شێوەی ژیانی فەرقی هەیە ینی بە شێوەی ژیانی فەرقی هەیە بەڵام بە شێوەیەکی عام کوردستان لە ناوەندایە ینی بۆ هەموو شتەکان لە ناوەندایە هەم لەم لا بەشمان بەرکەوتووە لاش بەشمان بەرکەوتووە ئەجا پرسیارەکە هاتە سەر ئەوەی کە ئایا ئەو ملیار کەسە نازانن کە قەڵەوی شتێکی خراپە بێگومان نەزانن بێگومان ڕاستە کەس نییە لە دنیای ئێستا نەزانێت کە قەڵەوی شتێکی خراپە واز لەوە بێنە کە جوانێکی ناشتینە واز جوانی ناشتین منی بێنە باز لە سەحەت دەکەین هەموو کەسێک ئەزانێت کە بۆی قەڵەویە نەخۆشیەت ینی ئەوە عیلمێکی زۆر بدائیە هەموو کەسی زانێ ئەی پرسیارەکەوەی بۆ ئەمانە قەڵەوە بن بۆ قەڵەوە بن ئەم نەخۆشیە چییە جەکە مادام پێت ئەڵێ فرە هۆکارە یعنی هۆکارەکەی نەدۆزراوەتەوە چونکە بۆ هەموو شتێک یەک وەڵامی ڕاستەیە ینی ئێستا بۆ هەموو هاوکێشەیەک یەک وەڵامی ڕاستەیە بۆ ئەم کوڕە جوانە ناوی ئەلەندە تەواو ناوی کارزان نییە ناوی مەحموود نییە ناوی محەممەد نییە ناوی عەلی نییە ینی بۆ وەڵامی ڕاست بۆ هاوکێشە یەک ڕاستەیە ئەی چەند غەڵەتەیە ئینفینیت وانە ئینفینیت ینی مالانی هەیە غەڵەت اینجا کەوتیان ئەم نەخۆشی سیل هەبوو جاران ئەیان و نەخۆشی سیل هەیە سەبەکەیان دۆزیە وتیان ئەم بەکتریایە کە نەخۆشی سی دروستەکە نەخۆشی قورحەی مائیدە هەیە ئەیان و بەهۆی هەزار و یەک هۆکاریان بۆ دۆزیەوانێ دوای لەم ئاخرا دەرکەوت کە نەخۆشی قورحەی مائیدە بەهۆی بەکتریایەکەوەی پێڵێن ئیچ پایلۆری بەس کە مەوزوعەکە کە سەبەکەی بۆ دۆزرایەوە کە زانرا ئەم نەخۆشیە و ئەم سەبەبەی هەیە ئیترەوە نیوەی حەلەکەیە وا کورد دەڵێ کە تۆ سەبەبی کێشەکەت زانی ینی نیوەی کێشەکەت حەل کردووە کە تۆ سەبەبی قەڵەویەکەت زانی ئەو کاتە تۆ بتاو نیوی مۆزوعەکەت حەل کردووە تا ئێستا ئەو وەڵامە بۆ نەخۆشی قەڵەوی نەدۆزراوەتەوە چکە هەر هەمومان متفقین هەموو عیلم متفقە کە نەخۆشی قەڵەویە ئیرادە نییە حەزم خەڵکەوە بزانێ ینی گوناحە بەیەکێک کە نەخۆشی قەڵەوی هەیە پێی بڵێ بئیرادە ئیرادەی نییە شتی وان نییە ئەگەر نەخۆشێکی شتیهایی نەبوو فیشە خەرە سەری ناتوانێت ئەو قوت بە ئەو خۆم و خواردن جوانە لە بەردەمیدانێ ئەگەر شتیهایی نەبوو ناتوانێت قوتی بە چکە بەشی دۆمی قودان ئینڤۆلنتەریە یعنی بەدەست خۆی نییە ینی ئەگەر یەکێک شتیهایی نەبێت ناتوانێت شت بخوا ئەم شتیهایی بۆ هەیە ئەم شتیهایە ماشەڵڵای خۆتان ئەزان هەموو کە سوکارمان هەیە هەموو ڕەفیقمان هەیە هەموو باز لە نەخۆشکارمان نەکەین هەر کە سوکار و ڕەفیقمان هەیە کە ماشەڵڵای شتیهایەوە نەکراوەیە بە هیچ شتێک داناخرێ بۆ وایە ئەبێ سەبەبێکی هەبێ هەموو شتێک لە دنیاە سەبەبێکی هەیە یەک سەبەبی هەیە بەدۆ سەبەبە چییە؟ نازانێ بۆ ئێستا جا دکتۆر هەنێک کەس هەیە و ئەکسەر مێشکم چوو بەلایەوە پرسیارە هەنێک کەس هەیە هەرچەنە خوا قەڵەو نابێ هەنێک کەس شوێ کەمێکە خوا قەڵەوە بێ ئەو زۆر باوە لە ناومانە ئەو خۆیانە خۆن و قەڵەو نابن بەڵێ ئەوە شێوەی جسمیان وایە نەخۆشی قەڵەوی جینە خەڵکەیە 50 ساڵە هەموو شەوێک بڵێ عەرەقە خواتەوە جگەری عەیبی نییە هەم بەعزێک کەسەیە 10 ساڵە خواتەوە جگەری وەستێ بەڵام ئەتوانی زاڵ بین بەسەر ئەو جینەوە بۆ ئێستا بەمنە کەسێکی قەڵەو ئێستا ئێمە نمونێکمان هێنا ناو ستۆدیۆ وتی ئێمە خۆمان عایلەی هەمومان قەڵەوین بەڵام من کۆمەڵێک ڕێکارم کردووە و ئانە وەکو لایفستایل بەڵێ بێگومان ئەتوانی زاڵ وەکو لایفستایل بەڵێ ئەتوانی یەکەم ڕێگە بۆ چارەسەری مۆزوعەکە لایفستایلە شێوی ژیانگۆڕینە شێوی خۆراکگۆڕینە ڕێزەکردنە ئەوە یەکەم حەلی مۆزوعەکەیە بەڵام من یەک داواکاری مێ لەم بەرنامەیە قەڵەوی مەبەستنەوە بە ئیرادەوە ئیرادە لە بۆ مۆزوعەکەیان نییە قەڵەوی نەخۆشیە سەبەبەکەی چییە؟ نازانرێ هەتاوەکو سەبەبەکەی ئەدۆزرێتەوانێ ئیتر ئەنواع و شاڕێگەی بۆ چارەسەر بۆ دانرێ خواردن کەم خۆ زۆر بجوڵێ ئەوە بکە عیلاج بەکاربێنە ئەوە عیلاجە ڕۆژانن تۆزە ڕۆژان لەوانین بالەغی بەس هەفتانە دەرمانێک دەرەچی ئەڵێنەمە بۆ قەڵەویە بێ دەرزی ئۆزەمپیک هاو هەموو عالم باسی کرد دەرزی سەکسەندا هاو هەموو عالم باسی کرد وەنجارەوە هەموو عالم باسی کرد بەڵام خۆ لە بەرنامەکەی خۆت پێشەوە باسی کرد کەەوە دەرزی بەبەردەوام بی کە وەستانە قەڵەوە بیتەوە نییە ئەنجا ئەمە لایفستایل گۆڕین ئەمە دەرمان ئەنجای دەسەر لای ئێمە ئەمە جەڕاحین عەمەلیات دەکەین بۆ خەڵک کە نەخۆشیە ئەڵێین کاکە شتەکان کەوت تاقی کردێتەوە بەڵێ
زۆربەی زۆریان دەرزیشان تاقیکرێتەوە هەموو کەسێک بەشیەوە ئەتوانێت لایفستایلی خۆی بگۆڕێ لایفستایلی گۆڕیەوە ئیسفایدی نیە لای ئێمە بۆ عملیات ئێمەش نزیکەی دە ڕێگەی عملیاتمان هەیە بۆ قەڵەوی ئەی باشە زەحمە دەبێت تۆ تێم گەێنە بۆچی بۆ یەک نەخۆشی هەم ڕێگە عیلاجایە باشە دکتۆر باسی نەشتەرگەری و کرد با من هەر بێمە لای خۆتەوە ئەم نمونەی گەدەیەش بێنم ئەمە نمونەیەشی گەدەمان لایە کە ئەتوانین ئەوە لێ بکەینەوە ئەگەر کامێرە بۆمان زوم کا پیشانمان بە دکتۆر هەر پیشانی کامێرەشی بی بۆ بینەرە دکتۆر میکانیزمی بڕینی گەدە چۆنیە ینی چ بەشێکی گەدە ئەبردرێتەوە و ئایا کە ئەم نەشتەرگەریاکرێ هیچ لە فرمانی گەدە تێگەیات طبعا لەشی ئینسان هەج بەشێکی سیرکی بەڕاستی معجزەیە یەکێک لەوانە گەدە ینی گەدە خۆی گۆشتە خۆی ماسولکەیە هەموو شتێکی تێکی گۆشتی تێکی لە خۆی قورستر لە خۆی جێرتر هەزمیەکە بەس خۆی هەزم ناکە مهمە مجموعەیە ڕێکاری هەیە کە خۆی پارێزە لە خۆ هەزمکردن لەبەرەوە مەعیدە زۆر جار تووشی هەندێک نەخۆشیە بێت کە بۆی ئەو تشەڵۆک و بۆی ئەو حاڵەتەوەیەکە نەخۆش ئینکە گەدە بۆ ئەتوانی وەکو چیسێکی ماسوولکە سەیریکەی کە ئەکشێ یعنی ئەگەری چێک خواردن نەخوا مەعیدەی کەپسا ئەگە خواردن نەخوا ئەکشێ بەپی شخص بۆ شخصش فەرقەکە حەجمی مەعیدە فەرقەکە لە یەکێ بۆ یەکێکی تر و شەرت نییە ئەوەی کە قەڵەو بێت مەعیدەی گەورە بێ شەرت نییە ئەوەی کە زەعیف بێ مەعیدەی بچووک بێ ئەوە ڕاست نییە بەڵام ئەو مەعیدەیە تەئسیر دەکات ئەم مەعیدەیە لێرە مەجموعەیەک هۆرمۆن هەیە ئەی ڕژێکەوە لە نەخۆشەکە کا برسی بێ داوای خواردنەکە هەندێک مەعیدە هەیە خواردنەکە بە باشی هەزمەکە و زوو ئێنێرێتە خوارەوە هەندێک لەوانەی تر کە بەندێک نەخۆشیە خواردنەکە هەزم ناکات زیا ئێڵێتەوە زۆرێک لەو نەخۆشانی کەیەن تەشەڵۆکی مەعیدەیان نەگەڕێتەوە مەعیدەیان بۆ گەنە کاتێکە چێ خواردنیان پێ هەزم ناکرێ ئەڵێ دکتۆر من دوو ڕۆژ نەخۆم برسیم نابێ ئەو مەعیدەکەی باشیش ناکا مەعیدەکەی زەعیفە مەعیدەکەی بەخۆت نییە بەس ئێمە هاتوین چیەکەین نەشتەرگەری مەعیدە چەند جۆرێکی هەیە جۆرێکیان هەیە بەس بڕینە ئەگەر لێرەوە لەوانەیە وازەحتر بێت چکە ئێمە ئەیبینین لە عەمەلیاتە کەیەکێک خواردنە خوا ئەلەم بەشەوە ئەکشێ ئەلەم بەشەوە ئەکشێ بەڵێ کێکی خواردنە خوا لەم بەشەوە ئەکشێت ئیتر خوارد نەگرێ کە کشاو پڕبوو ئیتر ئیعازە نێرەڵێ تاوە پڕبوو تێر بوو تا هەزمیەکە کە هەزمی کرد دوایی ئیتر خواردنی کە داواکە ئێمە چیەکەین ئێمە ئەم مەعیدە جوانە ئەم بەشەیە بڕین ڕێک ئەو کاتە مەعیدەکە و ئەم بەشەی دەستم کرد واتە لە جۆریشانە ئەو بەشەی مەعیدەکە بەڵێ لە جۆرێکیانە ئەم بەشەی مەعیدەکە بڕین مەعیدەکە گەردیقەت بێ وەکو مۆزێکی لێیە ئەنی ئەم بەشەی نامێنێ کە خوارد نەگرێ کاتە نەخۆشی کەمتری پێخورێ ئیشتیهای نامێنێت چکە ئە لە مەنتیقەیەوە مەجموعەی هۆرمۆن ڕژێ بۆی کە نەخۆشکە برسیە بێ ئێمە دانیشین ئەو بەشە لابین ئەم بەشە لە مەعیدەکە لابین ئەمە باوترین جۆری نەشتەرگەریە باوترین جۆری نەشتەرگەریە کە هەم بۆ ئێمە ئاسانترن بۆ نەخۆشکەش ئاسانترە وەختێکی کەمی پێچێ بە شێوێکی عام مزاعفاتیشی کەمترە وەکو ئەوی تر نییە باشە دکتۆر ئامادە و بە شتێک وتێ کە ئەو بەشەی مایدە با بڵێن کۆمەڵێک هۆرمۆنە ڕژێت لە کاتێکە کام بەشە لێکرێتەوە ئایا ئەو هۆرمۆنانە پێویست نین بۆ با بڵێن هەرسو ئەو بابەتانە گرفتی تەندروستی بۆ دروستەکە بۆ نەخۆشەکە لەش ئینسان لە ئێمە زیرەکترە ئێمە بەشە بڕین لە دوای فترێک لە دوای چەند مانگێک لە دوای ساڵێک بەشی کە ئەو هۆرمۆنە ڕژێ تەسلیم نابێت تەسلیم بوونیتیان نییە بۆیە قەڵە عملیاتیش محلی مۆزوعەکە نییە ئێستاگەینە سەرەوە ئێمە ئەمە لابین کاتە نەخۆشەکەمی پێخورێ وەرمە 140 کیلۆیە ئەیگەینە 80 کیلۆ بەم عملیاتە بەس کە گەشتە 80 کیلۆ دوای 6 مانگ ساڵێ ئەبێ ئاگاداری خۆی بێ چۆن بۆ دەرزیەکە بێ ئاگاداری خۆی بێ وەکو چۆن بۆ ڕاستەکە بێ ئاگای لەوە بێت تا ڕاستە بکە ئەمە ژەروایە کەوایە دکتۆر خۆی لێتەوە قەبارەکەی گەورە بێتەوە ئەم بەشی کێبڕین دروست نابێتەوە ئەی ئەکشێت بەس یەک تۆزە کشێ یەک تۆز ئەکشێ یەک تۆزە کشێ بەڵام ئەو کاتە نەخۆشەکان چیەکەن لە شانداوای خواردنەکە چک معادل خەریکی خواردن دەبن بەس گوڵۆبەرژە بخوا نەخۆشکە باین تیاوەرە قەڵەوە بێتەوە خورما و مێوژ و شیرینی و چکە شیرینی بە پیاڕۆ بە ئاسانی ئەگەر معادل خەریکی خواردن بێ ئێمە پیان ئەڵین کە ئەبێ ڕۆژی سێژەم چوارژەم نام بخۆن ئەبێ خواردنانەشون کە لە مەعیدەکە مێنێتەوە چکە ئەگەر خواردنانە بخۆن کە بە ئاسانی پیاتی ئەپەڕێ دوای ساڵە 2 ساڵ بخۆیان قەڵەوە بنەوە
بێگومان ناگەنەوە ئەو وەزنە زۆری کە هەیەە بەڵام کە نەخۆشی بوون 150 کیلۆ بکاتەوە سەر 70 کیلۆ 80 کیلۆ 90 کیلۆ هەتاکو 5 کیلۆ زیاکە زۆر بەلامانەوە میم نییە بەڵام ترکە گاتەوە سەر و 100 بەرەو چکە قەڵەکە ئیترکە بەرەو ئەوە ڕۆی ینی تۆ مازوی مزارع مستقبل چۆنە تۆ دوێنێ ئەم ڕۆی سبینێ کە تۆ دوێنێ و ئەم ڕۆی بینی زین سبینە چۆنە کە تۆ دوێنێ 70 کیلۆ بۆ ئەمڕۆ 72 زانی کە بەیانی 73 ئەگەر شتێک نەگۆڕێ ینی ئەگەر لە پاتی نەخۆش ئەگەر شتێک نەگۆڕی نەخۆشێک بۆ نمونە وەزئی خراپە ئەمڕۆ خراپترە چاوەڕێکی بەیانی خراپتر بێ ئەگەر شتێک نەگۆڕی ئەگەر حەلێکی بۆ نەکەی بۆ مۆزوعەکە ینی کە تۆ مانگی ڕابرد و 70 کیلۆ بووە ئێستا 72 طبعا هەمانگی داوتەوە 73 ئەگەر بەردەوام بێ بەس ئەگەر شتێ بگۆڕێ ئیتر ڕێجیمێ بکە ڕاضیە بکە شتێ بگۆڕێ کاتەیەتەوە سەر ئەگەڕێتەوە دواوە یعنی ئەبێ خەڵک بزانێ ینی حەزەکەم ئەو نقطەی خەڵک تێ بگەێنم ئەمڕۆ کە یەکێک 120 کیلۆیە ڕۆژێ لە ڕۆژان 150 کیلۆ بووە کە یەکێک 150 کیلۆیە ڕۆژێ لە ڕۆژان 100 کیلۆ بووە ئەبێت زوفرای خۆی کرد فرێشۆڵ دیپڵنی بنگزی ئەبێت ئەو حەدەی کە ئەگاتە ئەوەی کە بە هۆش خۆی بێتەوە ئەبێت زووتر بێوەگرەوەیکە باشە تاوکو زووتر بێ چارەسەرەکەی ئاسانترە باشە ئەم نەشتەرگەریە ئارەزوومەندانەیە واتە بۆ نمونە ئەگەر چارەخوازێ بێتە لای ئێوە خۆتان هەڵیە بژێرن کە ئایا ئەم چارەخوازە پێویستی پێێتیان ئەتوانێت خۆی لەسەر داوای خۆی نەشتەرگەریەکە بکات احتمال سەرەوەی کە نەخۆشی قەڵەوی یاننا ئەگەر نەخۆشی قەڵەوی هەبوو بەپی پێناسە گشتەوەی کە وەزنەکەی زیاتر بێ بگاتەوەی کە ئێمە پێڵین نەخۆشی قەڵەوی خۆی داوایکە و قسەی بۆکەین موافقە بکە شتەکان تێبگا کە مستقبلی چۆنە بێ بە چی ئازایی مستقبلی چۆنە بێ بە نەخۆشەکانی کەمانە یا ئەو بەحسانی کە کراوە بەڵام ئێستا من نازانم 20 ساڵی کەم نەخۆشە چی لێیە چکە نەخۆشێک نی 20 ساڵی بۆی کرابێ ڕاست ئەموو نەخۆشەکان لە 2012 دەستیان پێکرد لە عالەمە یان من توانم بڵێم 5 ساڵی کە نەخۆشەکان چی لێ بە 20 ساڵی کە چیانی کەس نازانێ چۆ کەس نی 20 ساڵی بۆی کرابێ عملیاتی بڕینی گەدا ڕێڕوگۆڕی دەمێک ئاکرێ بەس بڕینی گەدا کەس نازانێ بۆ 30 ساڵی کە 40 ساڵی کە مستقبلی ئەم شتە چۆنە بێ ئێمەش نەخۆشەکانی بۆیان باس دەکەین ئەمە لایەنە باشەکانێتی و لایەنە خراپەکانێتی ئەگەر ڕازی بوو علم ڕێگەی یاوین بۆ دەکەین بەڵام بە شەرتی ئەبێ نەخۆشەکە لە نەخۆشی قەڵەوییا بێ ئەمە نییە کابرا 10 کیلۆی زیابێ بێ داوای کا بڵین ئێمەش بڵین بەسەر چاو ئەبێت لە نەخۆشی قەڵەوی بێ بێن دیکەیش نییە بێ ئەبێت نەخۆشی عملیاتەکە نەشتەگەرێکە پێویست بێ بۆ چکە تۆ لە دنیا هەموو شتێک وایە ینی ئەبێت هەموو شتێک تەرازووە هەموو شتێک لایانی باش و خراپی هەیە کاتێک شتێکەکەی کە لایەنە باشەکانی زیاتر بێ کاتێک شتێک ناکەی کە لایەنە خراپەکانی زیاترە ئەیجناوەکو موتڵق هیچ شتێک نەباشە نەخراپە یانی کە تۆ بیدانیشی ئەو سێوە بیخەیتە تەرازوی باشە و خراپەوە غەدرەکەی لە کۆنسێپتی باشە و خراپە چکە هیچ شتێک نەباشە نەخراپە هەمووی دوولانێ و احتیمال دەکاتە سەر ئەو موقفێک ئەو ڕۆژەی ئەمە احتیمال دەکات سەر ئەو موقفە ئەو ڕۆژە ئەو کاتی کە قسەی تیاکەین یعنی ئێستا قسەی کە تیاکەین ساڵی 2026 نەبووە شتێکی تر باس دەکراوە نییە لەوانە بوو لە سلێمانی هەر باسی ئەوە نەکەین لەوانەیە باسی ئەوکەین کاکە خەڵک کاکە منەزەمەکان نانبێن خەڵک بیخوا نەوەتەکان وابوو کاکە منەزەمەکان هەموو مەسئولی ئەم وڵاتە کە خەڵکی منەزەمە ئەچوو بۆ لای داوای لێکردن کە خواردن تەوزیعکەن بەسەر خەڵکە قەڵەوی مۆزوع نەبوو بەڵام بۆ ئێستا کە ئێمە قسەی تیاکەین خوانێ بڕێت خوا لێمان تێک نییە وڵاتەکە ئامانە و ئیتر خوا ئەو هەموو خواردن و شتە زۆری یاوە ئیتر خەڵکیش جینەکەی وایە کە بخوا لە دیپ ئینسای لە جینەکەمانایە کەڵێنم خواردنە هەتایە نابێ یاڵا بابی خۆین بۆی خەزنیکەین بۆ مستقبل دەستخۆش دکتۆر وەکە زانی قەڵەوی و کۆمەڵێک لانی تر بەرمونە کەم خەوی شێرپەنجە ئەکرێ پەیوەندیان بەیەکەوە بێ ئایا بڕینی گەدا کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە کەم ببێتەوە بۆ مۆزوعی شێرپەنجە هەندێک ئەبحاس هەیە کە ئەڵێت ڕێژەیەک لە شێرپەنجەی گەدە و سوورەنج زیاکە زیاکات بەڵێ باشە بەڵام ڕێژەی کێکێک زەعیف بێ ڕێژەی شێرپەنجەی ڕەحمی کەمترە بێ لە ئافرەتا مەمکی کەمترە بێ لە ئافرەتا قۆڵۆنی کەمترە بێ یعنی ئەگەر لە مۆزوعی شێرپەنجەوە سەیری زەعیف بوونکەی ئیتر بە ڕێجیم بێ بەڕێازێ بە عەمەلیات بێ ئیسفادەیە یعنی ئەگەرێکێک باسی لە مۆزوعی شێرپەنجە کرد بۆ عەمەلیاتی مەعیدە ئەبێ بیکانێک نیکە چکە وتمانی شتێ مطلق نییە لایەنە باشەکانی لە لایەنە خراپەکانی زیاترە ئەگەر یەک وەحدە احتیمالی سەرەتان زیاکە
لەوانەیە دە وحدە احتیمالی کەمکردنەوەی سەرەتان بکات بۆهۆی دابەزاندنی وەزنەوە چکە خۆی بۆ خۆی چەوری و قەڵەوی و خۆی بۆ خۆی سەبەبە یا سەبەبیش نەدۆزراوەتەوە ڕیسفاکتەرە ینی لەوانەیە هۆکار بێ بۆ قەڵەوی بەس دەرکەوتوانی کە قەڵەون هەتا قەڵەوەکەیان زیاتریش بێت چانسیەندێک کانسەر و سەرەتانیان زیاترە لەبەرەوە کە زەعیف بن باشترە ئەنجا ئەگەر یەکێکی خۆی زەعیفەکە بە ڕێجیم و ڕازە خۆی زەعیفکە عیبی نییە دەرەجەیە کە باشتیشتە باشتیشتە وەگوێکە حەبێ بخۆی باشتیشت ئەوەیە کە ئینسان خۆی زەعیفکە بە ڕێجیم و ڕازە ئەوە دەرەجەیەکە نەپارێتیە چێ نەمەسەفی هەیە نەهیلاشیە نەخوڵەتیە مەسەفی شکەمە بێتەوە بەڵێ خسوڵەتیشی نییە و مەزادیشیان خۆشە بێ ینی کابراچی ڕێزاکە ئەندۆرفین و شتەڕژێوە نیە ئەوانی کە ڕێزاکەن ینی دڵیان خۆشتە گرانی کە ڕێزانە زۆر ڕاستە دکتۆر ئیتر لە ڕێزەکە خەڵکە ناستن و عیلاقی اجتماعی دروستەکەن و خەویان باشە بێت خەویان باشە بێ هیلاکە بن هیلاکە تەوانێنی ڕۆژێکە تو هیلاک بیت خۆشترەکەوی ئایترەوانی هیلاکە بن خۆشترەخەون باشە دکتۆر لەسەر ئەم بابەتەی کە باسێکرد بابەتین ڕێژیم و ناخواردنەوەمانە دوای ئەمەی لەسەر باسکردنی خواردنەکانیش بەڵام پێشەوە بیر و بۆچوونی هاوڵاتیانمان وەرگرتو و ڕاپرسیمان پێکردوون لەبارەی نەخۆشی قەڵەویە و لەبارەی ئەوەی کە چی بخۆن و چی نەخۆن گوێ لەم ڕاپرسیاگرین و دوایەوە گەڕێنەوە لای خۆشەویستان سەیری ئەم ڕاپرسیاکەین و دوایەوە لەگەڵ دکتۆرە دەسەکەین بە تەواوکردنی تەورەکەمان منەکوێ بێ نازانم بۆ تەلەڤیزیۆنەکە لەبوریان بردووە لەند هەفتانە حەزەکەم دوو شەمان و پێنج شەمان بە ڕۆژەوە سەریکەم زیاتریش ئاخواردنەوەیکی زۆر خۆم وەڵای تر بەپێی ڕۆژەکەی ئەگەر ڕۆژێک بۆ نمونە ئەگەر بزانم خواردنێکی باشم خوارد بێ بۆ بەیانی ئەو خواردنە ناخۆمەوە مەسەن جوڵێکی زۆرە کۆم و ئاوێکی باشیشە وەکو بڵی لە ڕۆتینە ڕۆژانەمە بێ وەرزشێکی معەنم هەبێ نابڵین پابند من پێوەی بەس زیاتر بە پێ ڕۆیشتنە دوای بڵین بەیانیان بە زۆری حەزەکەم نیو سعاتێک ئێواران بێ شەوان بێت کاتێککە بم ڕەخسا لە نیو سعات کەمتر نەبێت کە بە پێ بڕۆی ئەوەش بەڕای من ینی باڵانسێکی باشە تا سەرڕاهاتم لەگەڵی وڵای ڕۆژانە بە ئارەزوی خۆم هەچی بێی خۆم بەیانیان نانی تەواوە خۆم نیۆڕوانەی خۆم شەویژەی خۆم هەموو ڕۆژێک بە پێ لە بڕیانەکەی سەرچاو ئێمە ئێرە بە پێشە ڕۆمەوە شیرینی نانە پارنە پارێزگاری یەکەم نەیچ شیرینی هەموو شتێکە خۆ هەر لە ئەوڵەشەوە خۆم هەر وەرزشکار بووم بەس بە تاکید دیسا توانای وەرزشم نەماوە وەکو تەمەنەکەم لەبەرەوە پێڕۆیشتنەکە بۆ من باشە ئەوە ڕاستی بێوەڵام من ڕۆژانە شتێکی کەم ئەخۆم و جوڵەشم زۆرە لەگەڵیا ئەوانشی کە زیاتر کە من بخۆم زیاتر خواردنی خۆمانە خواردنی دەرەوە نییە زیاتریش ئەوە لێکە فاسفوتەکان قەڵەوتکە ئەوەی ڕاستی بێ وڵا برنجەکە ناتوانم تەرکی بەمەوەی ڕاستی بێ بەڵام وەکو گۆشت باشم ینی زۆر حەزم لێ نییە مریشکم زیاتر حەز لێە ئەیش زیاتر سنەکەی لەبەرەوەی کە زیانی نییە زیاتر بەشەکانی تری بەشی خۆی چەوری و هۆرمۆناتیە بەڵام سنەکەی باشترە وەکو وەرزش بە دڵنیایی نابەز جوڵەم زۆرە ڕۆیشتنم زۆرە ڕۆشتن بە پێکە زیاتر حەزم لێت ڕۆژانە بڕێکی باش سەوزەوات و هەروەها میوە و پرۆتینەکان ئەخۆم و بۆ سەبارەت بەوەی کە چۆن پارێزگاری لە کێشی لەشمان بکەین وەکوتم خواردنێکی باشی ڕۆژانە و هەروەها چالاکیش وەڵی زۆر کەم بەس ئیتر تەلەبین بە پێ زۆر هاتوو چۆکەین ئەوە وەکو وەرزش جێگێگرێتەوە وڵای لەگەڵ ئاخواردنەوەم وەکو خۆم زۆر باش نیم لەسەر ناخواردن و ئەوانە هەنێجا زۆری خۆم کاتی تریش درەنگ بیرمێتەوە هەنێجا بۆی ئیش و کار و مەشغەڵەت و ئەم جۆرە شتانەوە کاتی ئەوێ پێچێتە بی خۆمە خەمەوەکە لەگەڵ وەرزشکردنای وڵای مدەیەکی باش خەریک بووم لەگەڵیا لەم کۆتاییە کەمێک دوورکەوتمەتەوە نیازیشم هەیە ینی بگەڕێمەوە سەری چکە ئەگەر باسی نەکار بڵین بۆ جەستەی خۆ هەتا بۆ چالاکی مێشکیشە وەرزشکردن زۆرترین ئۆکسجین ئەگەیەنێ بە مێشکت کە ئەمەوە ئەکە مێشکە بە چالاکی بمێنێتەوە بۆ هەتا ینی کەسێک بیکە چالاک بی بتوانی ینی ژیانێکی تەندروست بژی لە هەموو ڕوویەکەوە ئەمە ڕای هاوڵاتیان بوو سەبارەت بە قەڵەوی ئەنجا دکتۆر ئەمەوێ لە ڕای ئەوانەوە باسی خواردنی کوردەواری بکەم زۆربەی ئەیوت برنجم پێتەرک ناکرێ گۆشتم پێتەرک ناکرێ ئەنجا کە زۆر بەشی کە پرسیاری وەرزشم لێ کردنیانەوە بە پێ ئەڕۆین ئەنجا ئەمێ بزانم خواردن بنەکان لەو خواردنانە خراپترینە بۆ قەڵەوی
و هەروەها تەنها بە پێ ڕۆژ نەکرێ کاریگەر بێ خەڵک برنج بۆ تەرکە ینی برنج زۆر خۆشە بۆ ینی کێشەی نییە بۆ قەڵەوی هەموو شتێ زۆرەکەی خراپ و کەمەکەش خراپە ڕاست هەتا میوەکەش دکتۆر بەتەئکید هەموو شتێک خۆنی ئەوتە جوانیا بوونی خۆی ینی خوا میوە جوانە پێوە حەزەکە سەیریکە بۆنی خۆی ڕاست ئەو برنجە خۆشە بۆنی خۆی بەڵام هەموو شتێک بە زۆری خراپە و بەکەمی خراپە ئەو خواردنانی کە کەمتر لە مائیدامێنەوە و زیاتر تاقیتیە توانی کەمتر بیخۆی توانێت جدۆلی بۆ دانی ئەتوانی کە ئەوەت خوارد ئەوە نەخۆی کە ئەوەت خوارد ئەوە نەخۆی یعنی توانی حسابێکی ڕۆژانە بۆ نمونە 2500 کالۆری وەرەگری ئیتر با چەوری تیابێ و با میوەی تیابێ و با برنجی تیابێ و با شلەی تیابێ و ینی ئەم شلەیە تا گەشتە بەردەستی ئەمە شلێ دروستکرێ چەندین تاقیکردنەوەی لەسەر کراوە و ینی بوون من دایکمان تاکو فێر بە برنجی فاسۆڵایکی خۆشمان بۆ لێنێ لەوان چەند فاسۆلیایی این کرد بێ سەقەت کرد بێ کە خۆمان کوردەواری پێڵێ ینی برمرشتێکی جوانێک کوڵێنن دوای ئەوە ێنن سووریەکەنەوە برنجێک ئەو برنجەکە لێن دێ ینی قیاساتی هەیە و چەندێک گەرم بێ و چەندێک ئاوی تێبکەن و چەندێک خوێ تێبکەن و لە کەیا سەری بێنێن و لە کەیا سەری بنێنەوە ئەو هەموو حرەکەی تیاکە تاکو ئەو تامی باتێ کە تۆ لە مناڵیەوە فێر بووی جاکە گەورەبی حەز لەو چێشتەیە کە دایک دۆختی خۆی چکە بۆ ڕاتوی ئێستا بۆ تەرچیکەی برنجانی باشە دکتۆر بەڵام نابێت زۆر بخۆی هەموو شتێ زۆر خواردنی خراپە ئەبێ کالۆریە مۆزوعەکە مۆزۆکەی لاقی بۆ نییە کە تۆ برنج نەخۆ نازانم میوە مەخۆ ئەو مەخۆ کالۆریە ئەو کالۆری کە وەریەگری لە حەدی خۆیان وەریگرا ئەگەر تەمەن ئەگەر بتوانی لە حەدی خۆیان وەریگرا بێگومان ئینترا ئەمە تۆزێک لەوانەیە بۆ نەخۆشانی کە ئێمە عەمەلیاتیان بۆکەین مەجموعەی قسەیان بۆ بکەین کە تۆزێک خواردنیان پێ بڵین کەمیکەنەوە ینی چکە ئەو خواردنانە لەگەڵ ئیشەکەی ئێمە ناڕوە چکە ئەگەر شیرینی بخوا گوڵە بڕژە بخوات چک لەوایان تا ئێوارە خۆکە 4-5 گوڵە بڕژە بخوات مشکلێک نییە ئەگەر بێت و هەفتەیەک دوو جار دوو خورما بخوا و یا خۆی لە چۆتە میوانێ پاقلای بخوا هیچ کێشەی نییە بەڵام نەک لە سەلاجەکە پاقلا و شیرینیە بێ مودەقی تااقەتیش لە ماڵەوە سەلاجە بکاتەوە دوانت دەرکا ئیترەوە کە کۆیەکەیتەوە سێرەکەی زۆر دەرەچێت باشە دکتۆر یەک پرسیار کە پێم وایە لای هاوڵاتیان زۆر گرنگە وەڵامەکەی بزانین ئێمە لێرە کۆمەڵێک خواردنەوە و خواردنمانداناوە کە ڕێژەی زۆری شەکریان تەیە بە نمونە ئەتوانم بڵێم هەر یەشێک لەو بیپسیانەی کە دامانەوە نزیکەی 10 گرام شەکریتیایە بە هەمان شێوە میوەکانیش بۆ نمونە ئەگەر سێوێک 100 گرام بێ پێم وایە نزیکەی 10 بۆ 12 گرام شەکریتیایە ئایا ئەم شەکرەی کە لە میوەکانە هەیە هەمان ئەو شەکرێکە لە خواردنەکانی ترا هەیە هەمان زیانی هەیە بۆ تەندروستی من خۆم بزەبت ناتوان بۆ مۆزوع جوابت بمەوە چکە بزەبتەوە ئیشی من نییە بەس ئەوەی کە من لێ ئەزانم ئەوەیە کە شەکر نیعمەتێکی خوایە یعنی بۆ خەڵک تەرچیکە بەڵام بێگومان زیادە خۆری خراپە زیادە خۆری شەکر بەڵێ خراپە حەزت لە کۆلایبی خۆکەی مشکلەیە چکە تۆ ڕێژەیەک تێک لە کالۆری کە بتوانی وەریگری ئەو ڕێژەیە توانی وەرگری خەڵکی حەزی لە برنجەوە برنج بخواکەی مشکلەیە بەس لە کالۆریەکە تێک نەچێ بەڵام بزەبت جیاوازی بینی شەکری ناو شەکرە سپیەکەی خۆمان کە ئەخرەتایینەوە و لەگەڵ ئەو شەکرەی کە لە ناو میوەکەیە فەرقی چییە بزەبت بێت بڵم بزەبت نازانم بەڵام ئەوەی کە ئەزانم ئەوەی کە یەقینمەوە کە ئەزانم شتی طبیعی لە شتی سناعی باشترە ینی ئەوەی کە من ئەزانم ئەو مۆزە زۆر لەو شەکرە باشتەکە بیخۆی ئەو پرتەقاڵە زۆر لەو کۆلایە باشتەکە بیخۆی چکە ئەمە طبیعی نییە چەند هەزار ساڵە ئینسان هەیە 200,000 نازانم هەرو میوەی خواردووە ئەگەر خراپ بووە نەئەگەشتینە ئەم دەقەی کە ئێستا من تۆ قسە بکەین بەو باپیرانمانی قڕازیە کرد نامە ناگەشتەوەی کە ئێستا دنیا بێ بە 8 ملیار و 1 ملیاری قەڵەو بێ ئەنشی طبیعی قەت خراپ نییە بەڵام لەوە ئەچێت ئەم دەستکاریکردنی خواردن و ئەم خواردن زۆری و ئەم سەلاجە لە ماڵا و چکە سەلاجش تازەیە لە ماڵاوە نیە سەلاجە 100 ساڵ 150 ساڵ بێ لە معالەمە لە کوردستان لەوانەیە 50 ساڵ بێ هەبێ 6 ساڵ بێ هەبێ ئەین سەلاجە لە ماڵا هەبێ یعنی چیانی تۆ توانای خواردنی هەفتەیە خەزنکەی شتێکی تازەیە جاران قەت ئەو خواردن لە بەردەست خەڵکان نەبوو کە دەست خۆش دکتۆر ئەم تەوەرە بێگومان زانیاری زۆر زیاتر هەڵەگرێ ئەمان ویست کە زیاتر لەگەڵ تا قسە بکەین بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکە بەرەو تەواوبوو نەڕوە بەڵام لە دەرفەتی ترا بێگومان دەرفەتی ترمانە بێت و بە میوانداری هەندێک دکتۆرمان هەیە پسپۆڕی خۆراکن ڕاستە خۆشبەختانە هەندێک پزیشکمان هەیە اختصاصیان خۆراکە بۆ تەفسیلی خۆراک ئەتوانن لەگەڵ ئەوانە قسەکەن بێگومان ئەوان زانیاریی زیاتر توان بن بە هاوڵاتیان وەگرە من
بەڵێ خۆشەویستان بەو شێوەیە ئێساش گەشتینە کۆتایی بەرنامەکەمان سپاس بۆ دکتۆر کە میوانمان بوو هیوادارین سوودێکمان بە ئێوە گەیان دەبێ تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ لینداگەر تۆ قسێکێ ماوە هەر دەستخۆشی لە دکتۆر سپاس بۆ زانیارەکانت دکتۆر لیندا خان، زۆر سپاس. بەخێر بیت زۆر سپاس. خواتان لەگەڵ